کۆشکی خوسرە و ئاوا لە سنە مەڵبەندی حکومڕانی ئەردەڵانیەکان شکۆ و هەیبەتی هێشتا بە پێوەیە. ئەم بێنایی کە ئەیبینن ئەم عمارەتە گەورە بە عمارەتی خەسراوە معروفە. ئەم مەحەلە و جێگایشە کە تیا هەین بە ناو خەسراوە معروفە. بلوارێکیش لەولاو هەست بەناو هەر بلوارێ خەسراوە، هەروەکە دوایی لە فیلمەکانە ئەیبینن ئێرە جێگەیەکی گەورەس. بەشێکە ئەلئان بە ناوی عمارەتی خەسراوە ماوەتۆ بەشێکی بوچکە لەو شتەکە لە سەردەمی خۆیان وجودی بووگە. ئەسڵی بەناکە لە سەردەمی خۆیان حدودی 40 هێکتار بووگە کە ئەلئان هەر ئەوەندەی لێ ماوەتۆ. ئەڵبەتە لە ناوی شۆ گەورەس دوودانە عمارەت ئەمبەر و ئەوبەری هەست کە قەدیمیترینەکەی هین ئەواخر دەورەی زەندیەس. تقریباً 300 تا 390 ساڵ قدمەتی هەست کۆنا. ئەم بەریشەکە ئەم عمارەتە بەرگینەکە هەلەبان کوچەکە و هین دەورەی قاجاریەس نزیکەی 200 وردەی ساڵ ئێریشە قدمەتی هەست. ئەم تیکەیە کە جەدیدتر دروست بووگە و ئەم گەچبۆڕی و تەزییناتە کە لێرە ئەنجام بوو گەیشە هین دەورەی قاجاریەس کەوتم نزیکەی کەمێ فرەتر لە 200 ساڵ قدمەتی هەست. کۆشکێکە لە نمونەی بیناسازی تۆکمە و پڕشارستانیەت. خود عمارەتەکە بە خاترەوەی کە کۆنا تقریباً 300 تا 400 ساڵ قدمەتی هەست، خۆی جێی شۆنەوارێکی مهمە لە سنا، زۆر گرنگە بۆ ئەوەی کە توانین یانە تعمیری بکەن، مەرەمەتی بکەین، هەروە تا حدودێک وەک ئەسڵەکەی خۆی ماوەتۆ. ئەوە کارێکی باش بووە و یەکی لە شۆنەوارەکانی بە نرخی شاری سنەس. خودی بناکە لە ئاجۆر و بەرد کوچک دروست بووگە و هەروەها چێو کە ئیسا لە بازێ تعمیرگەل جەدیداشە کە ئەنجامیان داگا هەر باز هەمە لەو شتانە دروست بووگە وەک کوچک و یانە بەرد و ئاجۆر و گەچبۆڕی و چێو دار. زمانێکە خەسرۆخانی ئەووەڵی ئەردەڵانەکان ئەبێ بە والی کورسان لە تەرەف دەوڵەتی سەفەویەوە تێت بۆ سنە لێرە سریک بڕێک بە ناو عمارەت دروستەکات، هەروەک یانە مەحەلە حکوومەتەکەی تێ بۆ ئێرە. دوایی کوڕەکەی بە ناوی ئەمانوڵڵاخانی ئەردەڵان ئەم عمارەتە دروستەکە، مزگەوت جامع دروستەکات، بازاڕ کورسان ئەو دروستی ئەکات و فرە جێگەگەلتر ئەمارەتکە لێتر 300 ساڵ زیاتر بەسەر ئەم کۆشکی حکومڕانیەی کووردا گوزەراوە. ئێستاش هێمایە بۆ ژیاری نەتەوەیەک.